دەنگدانی تایبەت بۆ پەرلەمانی کوردستان کۆتایی هاتوو بەپێی ئەنجامە بەرایەکان دەنگی کۆمەڵی ئیسلامی بەراورد بە هەڵبژاردننی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بەپێی ئەنجامە نافەرمیەکان کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی گشتی سەداسەی دەنگەکانی دەنگدانی تایبەتی بەدەستهێناوە لە پلەی پێنجەمدا هاتووە، لە زۆر بنکەی دەنگدانیشدا پلەی دووەم و سێمی بەدەستهێناوە. ئەم ڕێژێش بۆ کۆمەڵی ئیسلامی لەناو هێزانیەکاندا ڕێژەیەکی بەرزە بە تایبەت کە کۆمەڵ خاوەنی هێزی چەکدار نییە. بەرزبوونەوەی دەنگەکانی کۆمەڵ و چەند لایانی کەم لە هەڵبژاردننی تایبەتدا سەلماندی تەنها ئەو هێزانەی لە 4 ساڵی ڕابردوودا خاوەن هەڵوێست و لە بەرەی گەلدا بوون دەنگەکانیان زیادی کردووە. لە بەرامبەردا پارتی و یەکێتی کە خاوەن دەسەڵاتێکی شکست خواردوو بوون و ئەو لایەنانەی لەگەڵ شەقامدا نەبوون دەنگەکانیان کەمی کردووە. هاوکات دەنگدانی تایبەت ئەوەی دەرخست تا ڕێژەی دەنگدان بەرز بێت مەودای تەزویر و ساختەکاری لە بەردەم دەسەڵاتدا کەم دەبێتەوە. بۆیە پێویستە دەنگدەران لە هەڵبژاردننی گشتیدا بە شێوەیەکی بەرفراوان بەشداری پرۆسەکە بکەن و تۆڵەی 4 ساڵی ڕابردوو لە دەسەڵات بکەنەوە. هاوکات ئەم هەڵبژاردنە پشتڕاستی کردەوە کە هەڵبژاردننی ڕابردووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژاردنێکی ڕاستەقینە نەبووە و دوو هێزی دەسەڵاتداری هەرێم بە ئارەزوی خۆیان دەنگی هاوڵاتیانن لەلایەن خۆیاندا دابەش کردووە و مافی لایەنەکانی دیکەیان خواردووە. بۆ پێی دەنگی ئەو دوو هێزە لە هەڵبژاردننی تایبەتدا بە ڕێژەیەکی یەکجار زۆر دابەزیوە. بەڕای چاودێران ئەگەر هاوڵاتیان بە شێوەیەکی باش بەشداری هەڵبژاردننی گشتی بکەن و ڕێگەی ساختەکاری لە بەردەم دەسەڵات کەم بکەنەوە دەنگی ئەو لایەنانەی لە 4 ساڵی ڕابردوودا خاوەن هەڵوێست بوون زۆر زیاتر بەرز دەبێتەوە. بۆ پێی هاوڵاتیان هۆشیارن و دەزانن کێ بە نوێنەری خۆیان هەڵبژێرن و تۆڵەی 27 ساڵ سوکایەتی و برسیکردن و پشتگوێخستن لە کێ بکەنەوە.